سليمانية مراسم وكرنا براك باجر سليمانية بناوي براكوباني بهورا بينريا كهموان بيكوا لخمي تاكردني بروجا كدابون تاكو أمرو همومان پردی کوبانی کمان کاتا ولیرا. بری تیچونی پروژه که 19 میلیارد و 356 میلیون دیناری تیچوا نزدیکی 600 متر درێژی پردەکەیە و بە 2 سای دروست کراوە و تا پانی پردەکە بە 2 سای دروست کراوە و درێژی سایدەکانیش 8 متر و 6 سانتیم دەبێت. ئەمە با بڵین پانی 2 سایدەکە کە کراوە 8 متر و 6 سانتیمە هەر بۆ زانیاری هەموو لایەکتە. ئێستاش بەڕێزان داوای لە بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بەڕێزیان بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتە. ئامادەبوانی بەڕێز سڵاوتان لێبێ. شکۆ و شانازیەکی گەورەیە کە ئەمڕۆ ئێمە لە پایتەختی ڕۆشنبیری کوردستان لە شاری هەڵمەت و قوربانی بەشی یەکەمی پرۆژەیەکی بە ناوی کۆبانەی سەر بەرزەوە دەکەینەوە. کۆبانێ کە ئەو شارەی لانکەی بەرخودان و خۆڕاگری کوردانی ڕۆژاوایە کە لە هەمان کاتدا سمبڵ و هەوێنی سەروەری و شانازی سەرجەم نەتەوەی کووردە. بەڵێ کۆبانێ بوو کە بە هاوسەنگەری پێشمەرگە و شەرەوانی قارەمان لوتی ڕێکخراوی دەستڕەشی تێرۆریستی داعشی شکاند. خۆڕاگری کۆبانێ و قارەمانیەتی شەرەوان و پێشمەرگەکان بووەتە چیرۆکی سەرزمانی هەموو ئازادی خواز و دۆستانی کورد لە جیهاندا. گونجاوە کە ئێمە ئەمڕۆ پێکەوە کۆبووینەتەوە بۆ ڕێوڕەسمی کردنەوەی پردێک لە سلەیمانی بە ناوی کۆبانێ کە نەک تەنها مانای بەستنەوەی ڕۆحیەتی هاوسەنگەری و دۆستایەتی باشوور و ڕۆژاوا ئەگرێتەوە، بەڵکو جێبەجێکردنی پرۆژەیەکی وا گرنگ لەم دۆخەدا سمبولی ڕۆحیەتی مقاومەی گەلی کووردە لە بەرامبەر تەحەداکانی. بەڕێزان، ئەم پردە ڕەمزی ئەو ڕێگا سەختەیە کە دەبێ تێیپەڕێنین بۆ ئەوەی لەم دۆخە ئاڵۆز و پڕکێشەیە بپەڕێنەوە بەرەو دۆخێکی باشتر و ئاسوودەتر. ئێمە باش لە معاناتی گەلەکەمان ئەزانین، گوێبیستی نیگەرانی خەڵکی کوردستان بووینە. دەزانین کە ئەم دۆخە سەختە ئابووریە کاریگەریەکی زۆر خراپی هەبووە لەسەر بەشێکی زۆری دانیشتوانی کوردستان، بە تایبەت کەسانی هەژار و کەم دەرامەت. ئێمە هەست بە ژانی گەلەکەمان دەکەین و لەبەر ئەم هەستە شەو و ڕۆژ دەخەینە سەر یەک تاکو دڵی هاوڵاتیەکانمان خۆش بکەینەوە. دەزانین کە خەڵکی خۆڕاگری کوردستان ماوەی 2 ساڵە لەگەڵ قەیرانی سەختی دارایی و بارگەرانیەکانی هاتنی داعش بەرەنگاری دەکەن. ڕاستە موچە دوا کەوتووە، بازار سارد بووەتەوە، فەرمانبەران نیگەرانن و هەندێک ئاستی نیگەرانیەکانیان گەیاندووەتە ئاستی مانگرتن. بەڵام ئایندەمان تاریک نییە و دڵنیاین لە تێپەڕاندنی ئەم دۆخە کاتیە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەم چەند مانگەی دواییەدا ئیرادە و هوشیاریەکی بێ ئەندازە بەهێز و پێگەیشتویان پیشاندا لە مامەڵەکردن بەرامبەر بە بارودۆخی سەختی ژیان لەم هەرێمەدا. مەگەر خۆڕاگری خەڵکی سەربەرزی کۆبانێ بتوانێ یارمەتیمان بدات لە بەهێزکردنی ئیرادەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕووی پارێزگاریکردن لە ئاشتی کۆمەڵایەتی و پاراستنی دام و دەستگاکانی حکوومەت و ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستان. بەلای ئێمەوە خۆڕاگری خەڵکی کوردستان وەک خۆڕاگری خەڵکی کۆبانێ جێگەی ستایش و بەرزنرخاندنە. ئێمە لە بەرپرسیارەتی ڕاناکەین، دان بە هەموو هەڵە و کەم و کوڕیەکاندا دەنین کە لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستاندان، چ لەو ئیدارە و سیستمە نەگونجاوی کە هەمانە، چ لەو ڕاستیەی کە تاکو ئەمڕۆ نەمانتوانیوە
سەرچاوەی داهاتی دیکە بەدەر لە نەوت بۆ هەرێمی کوردستان پەیدا بکەین. لە هەمان کاتیشدا خەڵکی خۆڕاگری خۆمان دڵنیا دەکەینەوە کە هەروە دەستەوسان نەوەستاوین و ناوەستین، بەڵکو بەردەوامین بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە و هیوای زۆریشمان هەیە کە لە داهاتوودا بەرهەمی کار و هەنگاوی ئێمە ببینن. حکوومەتی هەرێمی کوردستان هەموو لایەک دڵنیا دەکاتەوە کە ئەم قۆناغەی ئێمە تێداین ئەگەر چی دژوارە و کەندەڵانێکی سەختە، بەڵام بەهیمەتی هەموو لایەک تێپەڕاندنی لێ نزیکە. گرنگ ئەوەیە ئێمە خاڵەکانی لاوازی خۆمانمان دیاری کردووە و کەوتوینەتە سەر ڕێگای چارەسەر و بە پەند و ئەزمموی زۆریشەوە لەم قەیرانە دەرچینە دەرەوە کە یارمەتیمانەدات بۆ بنیادنانی ئایندەیەکی باشتر. ڕاستە زۆرینەی کێشەکانی ئەمڕۆی کوردستان خەتای ئەم کابینەیە نییە، بەڵام ئەو پەڕی بێویژدانیە من لەم منبەرەوە زەمی کابینەکانی پێش خۆم بکەم و بە تاوانی دەزانم ئێمە بە دووسێ وتەی نابەرپرسانە هەوڵ بدەین خۆمان لای خەڵک جوان بکەین، بەڵام کوردستانەکەمان بەکارا و وێران بکەین. ئێمە ئەمڕۆ پێویستیمان بە بڕیاری بوێر و بەرپرسانەیە. ڕەنگە هەندێک لەو بڕیارانەش تاڵ بن و ببنە مایەی نیگەرانی کۆمەڵانێک لە خەڵک لە کوردستان، بەڵام لە پێناو ئەوەی هەموو شتەکانمان لە کیس نەچێت ناچارین دەستبەرداری هەندێک شت ببین. بەڵام خەڵکی خۆشەویستی کوردستان دڵنیا دەکەینەوە بەرنامەمان بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە تەنها بریتی نییە لە پاشەکەوت و پیاچوونەوەی خشتەی موچەی فەرمانبەران و موچەخۆر، بەڵکو لە هەوڵی بەردەوامین بۆ زیادکردنی داهاتمان و کەمکردنی خەرجیە نادروستەکانمان. چۆن لە بەرپرسیارەتیش ڕناکەین، پەردەپۆشی کەم و کورتیەکانیشمان ناکەین. کەم و کورتیمان هەیە، بەڵام دەرفەتێکی زێرینیمان بۆ ڕەخساوە تاکو چارەسەریان بکەین و چارەسەریشیان دەکەین. لێمان شاراوە نییە کە گومانێکی زۆر هەیە لەسەر پرۆسەی فرۆشتنی نەوت و داهاتی نەوت لە هەرێمی کوردستاندا. دەزانین کە بەداخەوە هەر ژمارەیەک یان ئامارێک کە حکوومەت خۆی ڕای بگەیەنێت لەسەر پرۆسەی نەوت جێی گومان دەبێت لەلایەن هەندێک خەڵک. بۆ ڕوانەوەی ئەم گومانانەش هەندێک هەنگاوی جددیمان ناوە بۆ شەفافترکردنی کەرتی نەوتی بەگشتی. جا لە پێکێنانی چەند تیمی پسپۆڕی خۆماڵی بۆ پیاچوونەوەی تەواوی پرۆسەی فرۆشتنی نەوت و کۆکردنەوەی داهاتی، داوامان لە وڵاتانی هاوپەیمانیشمان کردووە کە هاوکاریمان بکەن لە وردبینیکردنی تەواوی پرۆسەی فرۆشتنی نەوت و بابەتی پەیوەندیدار بە داهاتی نەوت لە ڕێگای بانکهێشتکردنی کۆمپانیای بەناوبانگەکانی جیهانی وردبینی کە شارەزاییان هەیە لە کەرتی نەوت و غاز. هەر لەم چوارچێشدا هەموو لایەک ڕوون دەکەینەوە کە ڕۆژەکانی پارەی زۆر و دەرفەت ڕەخساندن بۆ تەخشان و پەخشانکردن بە سامانی گشتی کۆتایی هاتووە. ئێمە لای خۆمانەوە هەنگاومان ناوە بۆ بە ئەلکترۆنیکردنی پرۆسەی پێدانی موچە، بەم هەنگاوە دیاردەی دوو موچەیی ناهێڵین. دەستمان کردووە بە جێگیرکردنی میلاکی فەرمی وەزارەتەکان و دانانی هەیکەلیەتێکی دامەزراوی گونجاو بۆ گشت وەزارەت و دام و دەستگاکانی حکوومەت. بەم کارە دیاردەی بندیواری ناهێڵین و فەرمانبەرانی کارە لە فەرمانبەرانی بێکار جا دەکەینەوە. بە جددی کارمان کردووە بۆ دیاریکردنی باشترین شێوە بۆ دابەزاندنی دەسەڵات لە ئەنجومەنی وەزیران لە هەولێرەوە بۆ پارێزگار و قەزا و ناحیەکانمانەوە. ئێمە بە هیچ شێوەیەک تەبەنی دوو ئیدارەی ناکەین، بەڵام باوەڕی تەواومان هەیە بە دامەزراندنی سیستمێکی ناسێنتراڵی جێبەجێکاری، کارگێڕی و دارایی کە گونجاوە بۆ هەرێمی کوردستان. بەڵام ئەم هەنگاوانە پێویستیان بە هاوکاری و هەمەهەنگی و پشتگیری کۆمەڵانی خەڵکی کوردستانە. پێویستیان بە پشتگیری لایەنە سیاسیەکانە، بە تایبەت ئەوانەی کە لە دەسەڵاتدان.
کەسانی بەرپرس نابێ بێباک و بێبەری بن. دڵنیام مێژوو ڕەحمیان پێ ناکات. دەبێ هەمومان بەشدار بین لە چاکردنی ئەم دۆخەی کە تیاین. دووبارەی دەکەمەوە، ئەم دۆخە کاتیە، پێمان چاک دەکرێتەوە و چاکیشی دەکەینەوە و خۆش باوەڕ نیم، بەڵام باوەڕم بە ئیرادەی گەلەکەمانە، باوەڕم بە تیمی دڵسۆزەکانە، بەو تیمە دڵسۆزانەیە کە شەو و ڕۆژ لەگەڵمان کارەکەن بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە. دووبارە پیرۆزبایی لە خەڵکی بە شەرەفی سلەیمانی دەکەم بۆ کردنەوەی قۆناغی یەکەمی پردی کۆبانێ. چاوەڕێ دەکەم لەگەڵ باشترکردنی دۆخەکە چەندەها پرۆژەی تری گرنگ و استراتیژی ڕابگەێنین. هەر بەم بۆ نێشەوە ئەمێ زۆر سپاسی وەزیری دارایی و ئابووری کاک ڕێباز حەملان بکەم، کاک عەبدوڕەحمانی بانقی سلەیمانی و سپاس و دەستخۆشی خۆم و ئەنجومەنی وەزیران بگەێنین بە پارێزگار دکتۆر ئاسۆ و جێگەرەکەی کاک سەردار بۆ ئەو خەمخۆریان بۆ جێبەجێکردن و تاوکردنی ئەم پرۆژەیە. من ئەزانم چەند تەلەفۆنیان بۆ من کردووە ڕۆژانە و هەفتانە و مانگانە بۆ ئەوەی ئێمە بگەێنە ئەمڕۆ، بۆیە دەستخۆشی لە هەموو لایەکەکانەکەم، هەموو دام و دەستگاکانی حکوومەتەکەم کە ئەم کاریان کردووە لەسەر ئەم پرۆژەیە و دوا دەستخۆشیم بۆ کۆمپانیای بروسک بەجێهێڵم کە سەرەڕای ئەم هەموو کێشەی کە ڕووی لە کوردستان کردووە، نەبوونی پارە و نەبوونی خەرجی لەلایەن حکوومەتەوە کۆڵیان نەداوە، بەردەوام بوونە لە کارەکانیان، کاری جددیان کردووە و پرۆژەیەکی استراتیژیان ئەنجامداوە لە سلەیمانی. هیوای سەرکەوتنیان بۆ ئەخوازم، هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم و دڵنیاتانەکەمەوە دووبارە کە ئەم دۆخەی کە ئێمە تیاین، دۆخە ئابووریەکە، دۆخە داراییەکە، دۆخە سیاسیەکە، دۆخە ئەمنیەکە، ئەم هەموو قەیرانانە بە ئیرادەی گەلەکەمان، بە یەکڕیزی گەلەکەمان، بە یەکڕیزی هێزە سیاسیەکانمان، بە دڵسۆزی بۆ خاک و نیشتیمانەکەمان تێی ئەپەڕێنین، بە سەربەرزی تێ ئەپەڕێنین و کوردستانەکەینەوە بەو شوێنەی کە هەموو دنیا چاوی لێی بوو و جێی بەغیلی بوو. زۆر زۆر سپاستانەکەم بۆ ئەم دەرفەتە، دەستخۆشی لە هەموو لایەکەکەم دووبارە. سپاس.